سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن؟ من مامۆستا پەیام لەگەڵتان دەبم بۆ دووبارە ئاشنابوون بەوانەکانی ڕابردوو کە لە قوتابخانە خوێندومانە. هیوای تەندروستێکی باش لە ساقیتان بۆ دەخوازم و هیوادارم بتوانین بەیەکەوە کاتێکی بەسوود ببینە سەر. تکایە کتێبەکانتان لابێتن. کۆرسی دووەم کە دەستمان بەوانە کرد لە بەندی دێم کەرتی یەکەم لاپەڕە 164 بوو. هەروەکو دەبینن یەکەم بابەت کە خوێندمان مادە چییە؟ بەڵام پێشەوە بچینە ناوەڕۆکی بابەتەکە با بین ئامانج لەو کەتەدا بزانین. یەکەمیان یەکە بەکارهێنراوەکان بۆ پێوانەی قەبارە و بارستایی دیاری دەکاتن. دووەمیان بەراوردی جیاوازی بارستایی و کێش دەکەین. سێمیشیان پەیوەندی نێوان بارستایی و بارنەگۆڕین ڕوون دەکەینەوە لەم کەرتەدا. و کۆمەڵێک زاراوە و چەمکمان هەیە کە دەبێت بیزانین و بێگومان لەبەرتان کردووە. لەوانە مادە قەبارە ڕووی کەوانەی بارستایی کێش لەگەڵ بارنەگۆڕین. ئەگەر بینە سەر بابەتەکەمان و ناوەڕۆکەکەمان دەست پێ بکەین، هەر لە سەرەتاییەوە خوێندومانە هەر تەنێک بارستایەکی هەبێت و بۆ شایەک داگیر بکاتن پێی دەڵێن مادە. کەواتە بۆ ئەوەی هەر تەنێک ببێت بە مادە پێویستە دوو مەردەسەرەکی تێدا هەبێتن. یەکەمیان بارستایی هەبێت، دووەمیشیان قەبارەی هەبێت. ئەوە دوو ڕەوشتە یاخۆ دوو سیفەتە کە هەموو تەنێک پێویستە هەیبێتن بۆ ئەوەی بە مادە بیچوێنین. مادە چیەگە پێناسەکەی بکەین؟ هەر شتێک بارستایی هەبێت و بۆ شای داگیر بکاتن ئێمە پێی دەڵێن مادە. دێن سەر پەیوەندی نێوان مادە لەگەڵ یەکەم مەرجی کە قەبارەیە. پێش هەموو شتێک بزانین پێناسەی قەبارە چییە؟ بڕی ئەو بۆشایە سێدووریەیە کە تەنێک داگیری دەکاتن. واتە هەموو تەنێک کە دەڵێن مادەیە پێویستە قەبارێکی دیاریکراوی هەبێتن. لەوانە وەکو قوتابخانەکەمان، قوتابخانەی کلێڤەر، وەکو ئەو مۆبایل و لاپتۆپ و قەلەم و بۆ نمونە دەفتەر، کتاب، هەر شتێک کە ئێمە ڕۆژانە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری دێنی کۆمەڵێک تایبەتمەندیان هەیە. یەکێک لەوانە مادەیە. ئەو تەنانە مادەن. بۆچی؟ چونکە هەم قەبارەیان هەیە هەم بارستاییشیان هەیە. لێکوانە دەبینین کە ڕەفەی سیدیەکانمان هەیە. هەر ڕەفەیەک بۆ نمونە شوێنێکی تایبەتی سیدیەکانی هەیە وها هەمووی پڕبۆتەوە چونکە سیدیەکان قەبارە و بارستایەکی تایبەت بە خۆیان هەیە. بەڵام ئەو سیدیەکە بەدەستی ئەم کوڕە جوانەوەیە ناتوانێت لە شوێنی ڕەفەکان دایبنێت. بۆچی؟ چونکە پڕبۆتەوە و قەبارە لەگەڵ بارستایەکی تایبەتیان داگیر کردووە. دێنە سەر قەبارە لەگەڵ قەبارەی چی؟ قەبارەی شلەکان. بۆ نمونە ئێمە دەزانین مادە یاخود دۆخەکانی مادە سێ جۆرە: شلی، ڕقی، گازی. ئێمە لەکان باسی دەکەین چیە؟ قەبارەی شلەکان لەگەڵ قەبارەی ڕق و شێوە ناڕەکەکان کە لەوانەکانی دیکە دەخوێنین. قەبارەی شلە چۆن دەتوانین شلەکان پێوانە بکەین؟ ئەو یەکانە چین کە بەکاردێنرێتن بۆ پێوانەی قەبارە شلەکان؟ سێ یەکەمان هەیە، لەوانە لیتر، ملیلیتر، سانتیمەتر، سێجا. بریتین لەو یەکانەی کە زۆر بەکاردێنرێت بۆ پێوانەی قەبارەی شلەکان. واتە هەر مادەیەک شل بێتن چۆن پێوانە دەکرێتن؟ بە سێ یەکە: لیتر، ملیلیتر لەگەڵ سانتیمەتر، سێجا. ئەوە ئەگەر یەکە بوو. دێنە سەر ئامێر. ئەو ئامێرانە چین یان ئەو ئامێرە چییە بەکاردێنرێتن بۆ پێوانەی قەبارە شلەکان؟ ئامێرێکی زانستیە، واتە لە تاقیگەکان بەکاری دێنین و لە تاقیگەی قوتابخانەکەشمان هەمانە و بینیوتانە لولەکی پلەکراو. هەروەکو لە وێنەیەشدا دیارە دەبینین شوشەیەکی درێژە پلە پلە کراوە. واتە هەمووی ژمارە و پلەی بە وردی تێدا دیاری کراوە کە پێی دەگوترێت لولەکی پلەکراو بەکاردێنرێتن بۆ پێوانەی قەبارەی شلەکان. بۆ منە ئەگەر بمانەوێت ئاو یاخود هەر مادێکی کیمیایی بەکاربێنین بۆ پێوانەکردنەکەی چ بەکاردێنین؟ لولەکی پلەکراو بەکاردێنین کە بە وردی پلەکەمان بۆ دیاری دەکاتن و لێکوانە سیفەتێکیشمان هەیە بۆ دیاریکردنی لولەکی پلەکراو، ئەویشیان ڕووی کەوانەییە. ڕووی کەوانەیی چییە؟ ئەو ڕووە کوڕەیە لە ڕووی شلەکەوەیە کە بەهۆی دەتوانین قەبارەی شلەکە بە وردی بپێویت. واتە ڕووی کەوانەیی ئەو ڕوویە کەوا دەکاتن ئێمە بڵێن قەبارەی ئەو شلە ئەوەندە بۆ نمونە لیترە یاخود سانتیمەترە یاخود ملیلیترە کە لەسەرەوە باسمان کرد.
بەڵێ قوتابی خۆشەویستەکان هەروەکو دەبینێن لێکوانە لێ بکۆڵێرەوە پرسیارمان هەیە دەڵێ دوو یەکە بڵێ کە بۆ پەیوانی قەبارە بەکار دەهێنرێت باسمان کرد لەسەرەوە لیتر منی لیتر لەگەڵ سانتیمەتر سێجا دێنە سەر قەبارەی ئەو جارە ئەو تەنانەی کە ڕقن ئەمە لەسەر باسمان کرد قەبارەی شل ئێستا دێنە سەر قەبارەی تەنە ڕقەکان لێکوانەش دوو شێوەمان هەیە یەکەمیان قەبارەی تەنە ڕقە شێوە ڕێکەکان دووەمیان قەبارەی تەنە ڕقە شێوە ناڕێکەکان واتە ئەوانەی کە ڕقن و شێوەیان ڕێکە دووەمیشیان ئەوانەی کە ڕقن بەڵام شێوەیان ناڕێکە یەکەم بەش کە دەخوێنین قەبارەی تەنەش ڕقە شێوە ڕێکەکانە لێکوانە یەکە لەگەڵ یاساکەی گرینگە دەبێت ورد بن بۆ نمونە کە باز دەکەین ئەو یەکانە چین کە بۆ قەبارەی تەنە ڕقە شێوە ناڕێکەکان لەگەڵ شێوەڕێکەکان هەمانە یەکەمیان قەبارەی تەنە ڕقە شێوەڕێکەکان بە یەکەم مەتر سێجا سانتیمەتر سێجا بەکار دەهێنرێت واتە دوو یەکەی سەرەکیمان هەیە یەکەمیان مەتر سێجا دووەمیان سانتیمەتر سێجا بەکار دەهێنرێتن بۆ دەربڕینی قەبارەی تەنە ڕقە شێوە ڕێکەکان و یاسایەکی بیکاریشمان هەیە بۆ ئەوەی بزانین ئەو یاسایە چیە یاسایەکمان هەیە دەڵێ قەبارە یەکسانە درێژی جاران پانی جاران بەرزی هەروەکو لەسەر ئەو شەش پاڵوە دەتوانین بڵێن یەکەمیان درێژی چۆن قەبارەی ئەو شەش پاڵ دەدۆزینەوە لە ڕێگەی سێ مەرجەوە یەکەمیان درێژی دووەمیان بەرزی سێمیشیان لەگەڵ پانیەکەی کە بزانین چەندە کەواتە بۆ ئەوەی قەبارەی ئەو شەش پاڵۆ بدۆزینەوە پێویستە هەم درێژەکەی هەم پانیەکەی هەم بەرزەکەی بزانین بۆ ئەوەی قەبارەکەی بدۆزینەوە دووەم شێوە هەیتمان شێوە ناڕێکەکان واتە ئەوانەی کە شێوەیان ناڕێکە هەروەکو ئەو بڕغوە کە دەبینن چۆن بزانین قەبارەی ئەو بڕغوە کە شێوەیەکی ناڕێکی هەیە وەکو شەش پاڵوەکە نیە بزانین ئەوەش بە هەمان شێوە سلندەر یان وەکو لە سەرەوە باسمان کرد ئامێرێکمان هێرولەکی پلەکراومان هەیە کە بەکاردێنرێتن بۆ زانینی قەبارەی شێوە ناڕێکەکان چۆن دەبینین لێرکانە سلندەرمان هەیە سلندەرەکە پلەکراوە وە ژمارەی تایبەتی تێدا هەیە چ دەکەین ئاوی تێدەکەین باشە هەر چەندێکمانەوێت بۆ تا چل ئاوی تێدەکەین کاتێک کە بڕغوەکە دەخەینە ناوی هەر بەرز دەبێتەوە ئاوەکە بڕغوەکە دەکەوتە خوارەوە ئاوەکە بەرز دەبێتەوە چەند بەرز بووە بۆ منە چلا بوو بە 5 کەواتە قەبارەی ئەو بڕغوە چەندە دێە بۆچی چونکە لە چل بووە 5 بووە منە چل بوو بە 45 کەواتە قەبارەی ئەو بڕغەمان چەندە 5 چونکە 5 سانتیم یاخود مەتر زیاتر سانتیمە کە لا دەداتن لە ئاوەکەدا کەواتە بۆ ئەوەی شێوەی قەبارە ناڕەکەکان بدۆزینەوە پێویستمان بە سلندەر هەیە کە وەکو ئامێریکی دیاری کراوە چۆن قەبارەی سێوک دەپیوین گوتمان بە هەمان شێوەی بڕغوەکە لە ڕێگای ئامێریکەوە پێدەگوترێت سلندەر بەڵێ قوتابیان دەبینن لێرکانە هەڵوەستەی لەگەڵ بیکاریمان هەیە کە هاوکێشەیەکی بیکاریمان خوێن لەسەرەوە کە گوتمان قەبارە یەکسانە بە درێژی جاران پانی جاران بەرزی ئەوە بۆ چێ بۆ شێوە ڕێکەکان بۆ ئەوەی تەنێک بدۆزینەوە پێویستمان بە سێ بەشە درێژیەکەی لەگەڵ پانیەکەی لەگەڵ بەرزەکەی نمونەیەکمان هەیە دەڵێ قەبارەی قوتوویەک چەندە ئەگە درێژەکەی کە داوێتی 5 پانیەکەی یەکە بەرزەکەشی 2 سانتیمە ژمارەکان لە شوێنی خۆیدا دەنین ئەنجامەکەمان بۆ دەردەچێتن ئەوە قەبارەی ئەو قوتومان دۆزیەوە ئەوە یەکەم مەرجی مادە کە قەبارە بوو دینە سەر دووەم مەرج کە گوتمان چییە مادە لەگەڵ بارستایی کاتە بارستایی چییە بڕی مادەیە لە تەنێکدا واتە هەر تەنێک بڕێکی دیاریکرا و لەو مادەیە لێی پێک دێتن مەبەستمان چییە لە بڕی مادە بۆ نمونە لە قوتابخانەمان دەرگامان هەیە کورسیمان هەیە مێزمان هەیە هەمووی لە دارە بەڵام بڕی ئەو دارێک کە لە دەرگاکە بەکار هاتووە زیاترە وەک لەوەی لە مێزی مامۆستا یاخود لە مێزی ئێوەی خۆشەویست تێدا بەکار هاتووە بەڵام هەمووی چیە هەمووی مادەیە بەڵام بە بارستایی جیاواز بەڵکو کەواتە کەشیشیان جیاواز دەبێتن لێکانە باسی کێشمان کرد کاتە کێش چیە جیاوازی نێوان بارستایی و کێش زۆر وریابن قوتابیان تکایە تێکەڵی مەکەن بارستایی بڕی مادەیە لە تەنێکدا بەڵام کێش بڕی هێزی کێشکردنی کاریگەرە لەسەر تەنێک کە دەگۆڕێتن بە گۆڕانی شوێنی تەنەکە
بەڵێ قوتابیان هەروەکو دەبینن شێوەی پێن جیاوازیەکانی نێوان بارستایی و کێشمان بە جوانی بۆ ڕوون دەکاتەوە زۆر بە وریایی و بە جوانی لێ تێدەگەن و لەبەری دەکەن و گرنگیشە بۆ تاقیکردنەوەی سەری ساڵ. یەکەمیان بارستایی چییە؟ بارستایی بڕی مادەیە تەنێکدا. کێش بڕی هێزی کێشکردنە کە کار لەسەر تەنێک دەکات. دووەم بارستایی تەن جێگیرە لە گەردووندا بەڵام کێش دەگۆڕێتن بە پێی هەر تەنێکی گەورە لە گەردووندا. سێمیان واتە شوێنیان دیاریکراو نییە لە کێشدا. سێمیان بارستایی دەپیرێتن بەهۆی تەرازووە هەروەکو لە وێنەیە دیارە تەرازومان هەیە کە بارستایی پێ دەپیرێتن بەڵام کێش دەپیورێتن بەهۆی قەپانی سپرینگدار کە هەردوو ئامێرەکەمان لە تاقیگەی قوتابخانەکەمان هەمانە و بینیوتانە و سەیرتان کردووە. و چوارەمیان یەکەکانە ئامێر لەگەڵ یەکە جاکەنەوە تکایە بارستایی بە کیلۆگرام گرام یان میلیگرام دەپیورێتن بەڵام کێش بە قەپانی سپرینگدار دەپیورێت گوتمان ئامێرەکەی بەڵام بە یەکەی نیوتن دەپیورێتن یان داینیشی پێدەگوترێتن. بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەمڕۆمان بوو هیوادارم سوودی لێ ببینن و دووبارە پێدا بچنەوە بۆ ئەوەی لەوانەی داهاتوودا بتوانین تاواکەرەکەی بە تەواوی تێبگەین. ئینشاءالله لەوانەی کردیکە بە یەک دەگەینەوە کاتێکی خۆش.